ئەم شارە چی بە تۆ بەخشیوە؟ ئەم شارە خۆشەویستی بە من بەخشیوە. تەنها ئەوەنە؟ هەرەوە بەس ئەرزیشە نییە، بەس شارەکەمم خۆشەوە. هات وسڵاوە لێ بێ یادی سلێمانیە و مەنجەڵیش لەم ناوە ڕیز کردو چی شتی ئەمانە؟ پێشەکی بە خێراتنتانەکەم کفتەی زەرد کفتەی سوور سەر و پێ. من بەس مەنجەڵە بینم. ئەتوانی سەیریکەی ئەتوانی تامیکەی. ئەمە زەردە؟ بەڵێ. ئەمەیان؟ ئەمە سوورە. ئەمە باریکەکانە؟ نە خڕەکانە. خڕەکانە؟ ساڵونکەرانی ئێمەیان چییە؟ ئەیان سەر و پێ. ئەمە بەس کە لەو قاچەکەی وایە؟ دیپەشمان لەسەرە. جیپەش؟ بەڵێ. خواز لەسەر چی زۆرە؟ وەڵای عادەتەن یاپراخ. چییە؟ خەڵک مشتری. پیا و یافرەت؟ هەردووکیان. هەردووشیان؟ ئەمەی لەبەروی خێرایە بەدەستەوە یاپراخکە زیاتر خواسی لەسەرە یاخۆت چییە هۆکارەکە؟ وەڵای خەڵک هەمووی زۆر حەزی لە یاپراخەیە، ئەنجا یاپراخش ترشوتون و مزر و خۆش بێ خۆشترە. زیاتر داگەن بەڵێ. ترشوتون کامیان بۆ سڵقەکە یا گەڵامیەوەکە؟ ئەمە تامێکی ئەوش تامێکی ترێتوانی تاقیکەیتەوە. سڵقە بەمەیان. وڵات سڵقەم بەرە من ئەهلی ئەوانی ترنیم چ یاپراخ خۆرنیمەوەنا. خۆشە تامی بەس تۆزە تامی ترشە وایە؟ بەڵێ تونیشە ترشە و تونیشە. تامی تونەکەمێکوانە ئەهلی تونی نیم لەسەر ئەوە ئەوانێک یەن بۆ لای تۆ زیاتر شتەمەنیەکەن کامڵ کامڵ بەڵێ ینی ئەوە نیە بڵێ تەمەی زۆر گەنج بێوانە کامڵ گەنج حەزی لێنیە لەم خواردنانە؟ بەروەڵا حەزیان لێ بەڵام تەبیعەت جیاوازە، هەیە حەزی لە خواردنی خێرایە، هەیە حەزی لە خواردنی کوردەواریە. سەفەری زۆرەیە لەوێ لە شوێنەکەی خۆتەی خۆن؟ وەڵایی دیلیڤەریشمان هەیە لە شوێنەکەی خۆش مەخورێ. خەڵکی مەنجەڵ بێنێ بڵێ بۆ لای بۆم پێچەرەوە؟ نەخۆیان داواکەن خۆمان بە سەفەری بۆیانە نێرین، هەشە مەنجەڵی تایبەتی خۆی هێنێ بەڵێ. لێ بڵێ خۆمە؟ ناڵێ خۆمە. ئیتر بە تەکسیا بۆیە نێرین بەس خۆی نێرێ مشتەریمان هەیە بەڵێ. خۆی نێرێ. بەڵێ. ئەم بابەتانە وای لێ هاتووە کە خەڵک بەگشتی زۆر خواستی لەسەر بێ؟ بەڵێ بێگومان ئەگەر دیقەتیەوە بی لە ئێستا تایبەت خەڵکی سلێمانی پەرەی زۆر زۆریاوە بە خواردن و ئافرەتی زۆری شوێنی بۆ خۆی دابین کردو و شوێنی دروست کردووە کە خواردنەکانی خۆی پێشکەشی بینەرەکانی کە پێشکەشی ئەو خەڵکانەکە کە حەزیان پێیەتی. بۆ من ئەم یاپراخی گەڵامیەوە لەم لە یاپراخی سڵقی لێیە ئەمانە بە دەستوری سلێمانی یاخود دەستوری ناوچەکانی ترە؟ وەڵا بە دەستوری سلێمانی. سلێمانی بەڵێ. بۆ منە گەشتیار هەیە بێتە لاتان بۆ منە خواردنەکان تێسکات و زۆر بەلایە خۆش بێ؟ بەڵێ هەیە. ئەڵێن چیەوەن قسەکان چییە کە پێ دەڵێن فیدباکیان چییە؟ پێیان خۆشە تامی ئێمە لەگەڵ ئێوانە جیاوازە، خواردنی ئێمەش لەگەڵ ئێوانە هەر جیاوازە. جیاوازە؟ بەڵێ جیاوازە. ئەو ڕایادی سلێمانیە؟ سلێمانی چیە لای تۆ؟ سلێمانی شارێکی دڵگیرە، شارێکی جوانە، هەر ئاوەدان بێ، خوای گەورە بیپارێزێ لە دوژمنەکانی و لە نەیاران و ناحەزانی. ئەم شارە چی بە تۆ بەخشیوە؟ ئەم شارە خۆشەویستی بە من بەخشیوە. تەنها ئەوەنە؟ هەرەوە بەس ئەرزیشە نییە، بەس شارەکەمم خۆشەوە.